الله لێبێ بەخێر بێ باشی باشم سپاسەتە ناو چییە؟ دیار کاک دیار بەچی و سەرقاڵی چ کارێک دەکەی؟ کارفۆک شتەکەم لە کارفور کار دەکەی دێ لە شستاقی ئیشەکەتان قورس نییە؟ نا باش عیبی نییە ڕۆژانە خەڵک زۆر سەردانتان دەکات؟ بەلێ ئارێەوە باشە لە چ بەشێکا کارەکەیت؟ لە ناو ڕەفەیدیان لە ئیدارەی ئیشەکەی ناو ساڵیم لە ناو ساڵێ بەلێ باشە لە شتان ساق بێ مەمنون لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی؟ وەڵا باشم خراپ نییە بێ باشەوە هاتوو لێرە ڕێستێک وەرگری؟ ئارێ وەڵا ڕێستی ساکە بەخێر بێ شتێکی خۆشمان بۆ باز ناکەی؟ وەڵا هەر ئیش و ماڵە لە کاتی ئیشکردنا شتێکی خۆش ڕووی نەداوە پێی پێ بکەنی؟ وەڵا ینی مشتری دێ؟ مشتری تێن غەڵەت تێ دەکەن مەسەن ئایتمێکی عرض دەکەن مەسەن بقلە بەڵێ. مشتری سێت هەڵگیرن دەڕۆنەکن کاشێر فکراوات يعني وا دەزان پاکەتەکە بۆ سعرەیە بالضبط فغلط دەگەن ڕاست بژن دەکەی. والله بقلە نەبسێتە ڕاست دەکەی وایە ئەو شتە زۆر ڕوو ئەدات کەوا ئەزانن ئەو سعری کە نووسراوە ئەو نرخی کە نووسراوی یەک کارتۆنا بەڵام خۆی یەک دانێ فغلط دەگەن دەی لە شتێوها زۆر دروست دەبن کلمە لە شتان ساق بێ ئایوە، سەرکەوتوو مەمنوون بن سپاس. ئینشەڵا گەلێک پرسیارێک لێ دەکەم ئێ، وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باشە؟ فەرمو پرسیارەکەمان ئەوەیە نەعامە ئێ زێدی ئەسڵی چ وڵاتێکە؟ نەعامە دەزانی نەعامە چییە؟ زانم يعني چەند دەرێ بازارەوێ بەڵێ زێدی ئەسڵیەکەی کوێیە؟ ئەفریقا، ئەوروپا، ئوسترالیا ئەفریقیا تۆ دەڵێ ئەفریقا تەواو ماشەڵا زۆر زیرەکە دەست خۆش وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکمان پێبن فەرموو ئەوە خەڵاتی سیتی تایمە بۆ بەڕێزت بەلێ شەڵا سوودی لێبینی دەست خۆش، سپاس بۆ مەمنون، بەشداریکردنت گەلێک مەمنون، سپاس. زۆر سپاس دەکەم چیت هەیە بۆ بەرنامەکەمان؟ هەر سەرکەوتون بن انشاءالله بەردەوام بن بەرنامەوە زۆر باشە ینی دەستەکان خۆش بێن سپاس دەکەم مەمنون. زۆر سپاس کاتێکی خۆش خوال لەگەڵ مەمنون. سپاس دەست خۆش. دەکەم مەمنون